ئەگەرچی تا ئێستا گفتوگۆ ڕسمیەکان لە نێوان حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ پێکهێنانی کابینەی نوێیەمی حکوومەت یاریێمی کوردستان دەستی پێ نەکردووە، ژنانی کوردستان داوا دەکەن لە پێکهێنانی ئەو کابینەیەدا ڕەچاوی بوونی ژنان بکەن و ژنان لە دەسەڵاتی تەنفیزیدا بێبەش نەکەن. ئەندامێکی گروپی ئاشتی ژنانی سەرکردە لە کوردستانش دەڵێت بەردەوام لە پێکهێنانی کابینەیەک لە دوایەکانی هەرێم ژنان بێبەش کراون و وەکو پێویست ڕۆڵیان پێ نەدراوە لە دەسەڵاتی تەنفیزیدا. بۆیە داواکارین لە پێکهێنانی ئەم کابینەیەدا ژنان وەکو پێویست ڕۆڵیان هەبێت. ئەوەی جێگەی نیگەرانیە کە تا ئێستا لە پێکهێنانی حکوومەت لە خولەکانی ڕابردووشە کابینەکانی ڕابردووشە یاخود لە جومگەکانی تری ئیدارەدانی هەرێمی کوردستان وەکو وەزیر بێ، جێگری وەزیر بێ، یاخود بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکار و تا دەگاتە بەرپرسی بەشەکان ژن وەکو پێویست نییە. بەڕاستی لە کابینەی ڕابردوو دوای فشارێکی زۆر لە کۆتاییدا لە 19 وەزارەت تەنها یەک وەزارەت بەخشرا بە ژنان. وەزیرێکی پێشووی حکوومەت یاریێمی کوردستانیش کە هاوکات ئەندامی گروپی ئاشتی ژنانی سەرکردەیە دەڵێت هەموو هەوڵەکان یەک دەخەین بۆ ئەوەی کاریگەری فعلی بکەینە سەر حزب و لایەنە سیاسیەکان کە ئەم جارە لە پێکهێنانی کابینەی نوێیەمی حکوومەت ژنان بەشداری بەرچاویان هەبێت، نەگووک ئەوانەی پێشووتر تەنها بەشداریەکی ڕەمزیان هەبوو. دەمانەوێت هەموو هەوڵەکان ڕێک بخەین، یەک بخەین بۆ ئەوەی کە بتوانین کاریگەری لەسەر و پارتانە دروست بکەین و داواکانی خۆمان بخەینە بەردەمیان کە خۆی لە دوو خاڵی ئەساسی دەبینێتەوە و ئەمڕۆ کە گفتوگۆ لەسەر و بابەتە دەکرێت. یەکێکیانەوەیە کە دەبێت لە کابینەی داهاتوو ئێمە ئەو جارەیان جیاوازتر لە کابینەکانی پێشوو ڕێژەی ئافرەت لە هەم لەسەر ئاستی وەزیر هەم لەسەر ئاستەکانی تری بەرپرسیارەتی لەسەرەوە بۆ خوارەوە ڕێژێکی بەرچاو بێت واتە تەنها ڕێژەیەکی زۆر ڕەمزی نەبێت. ژنان لە هەرێمی کوردستان جگە لەوەی داوا دەکەن کە بەشداری فعلیان هەبێت لە پێکهێنانی کابینەی نوێیەمی حکوومەت لە هەمان کاتدا چاوەڕانی ئەوە دەکەن کە بزانن کارنامەی حکوومەتی داهاتوو چی لە هەکبەدایە بۆ ژنان. بە پێچەوانەوە ئەگەر دە ئاس خواستەکانی ژنان نەبێت پشتگیری ناکەن و ڕەتی دەکەنەوە. سیروە حوسێن، کورسات نیوز، هەولێر.